نەخۆشخانەی هیوای تایبەت بە توشبوانی شێرپەنجەیە لە سلێمانی. جمەی دێت لەو نەخۆشانەی گرفتاری دەست شێرپەنجەن. تا دێت ژمارەی توشبوانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشان دەکات. لە ساڵانی 1920 ژماری توشبوون لە ساڵێکدا هیچ کاتێک نەگەشتوتە 3000 حاڵەت، بەڵام ئێمە پار زیاد لە 3000 حاڵەت بووە پێشبینیشمان بۆ ئەم ساڵ بە هەمان شێوەیەکە ئامارەکان لە هەڵکشاندایە و توانم بڵم لە ئێستادا ڕۆژانە نزیکەی 15 حاڵەتی نوێی شێرپەنجە تۆمار دەکرێت لە ناو نەخۆشخانەی هیوە و ڕۆژانە زیاد لە 600 کە سەردان دەکات بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی و ئەنجامدانی پشکنین. لەو حاڵەتانەی ڕۆژانە پشکنینەکان توشبوونیان بە شێرپەنجە دەسەلمێنێت. خەڵکی ناوچە جیاجیەکانی کوردستان و داتایەکی ورد لە بەردەستدا نییە بەرزی ڕێژەی نەخۆشەکە لە ناوچەیەکی دیاریکراو بسەلمێنێت. هۆکارەکانی توشبوون بە نەخۆشەکەش هەمان ئەو هۆکارە زانستیانن کە لە دنیادا بەربڵاون. ڕێژەی جگەرە خواردن و مەشروب خواردنەوە یەکێکە لەوانەیەکەوە هۆکاری سەرەکین. ژینگە کە پیسە بێ بە هەندێ دووکەڵی سەیارە، هەندێک جۆری دووکەڵ، هەندێک جۆری سووتان هۆکارێکی سەرەکیە. بە نمونە کوالیتی دەرمان و دەرمانی خراپ کە جارێکی کە ئێمە دەرمانەکانمان لە بەرەی ڕیسایکلیش ناکرێتەوە، دیسان یا ئەسووتێنرێت یاخرێتە ژێر ئەرزەوە، کە ئەخرێتە ژێر ئەرزەوە دوجار ئەم پێکاتە کیمیایە کە گۆڕانکاری خەتەرناکی بەسەرایەت ئەچێتە ئاوی ژێرزەویەوە، جارەیە کە هۆکاری شێرپەنجەیە. خواردنەکانمان کە کوالیتی زۆر خراپن هۆکاری شێرپەنجەیە. یعنی هەر بابێک تەنانەت مەوادی ئینشائیمان هەیە، خەڵکانێکی پسپۆر لە بواری ئینشائیە باسییان کردووە کەوا مەوادی موسەرتنی تایە. زۆرێک لەوانەی دووچاری شێرپەنجە بوون هۆکاری توشبوونیان نازانن، بەڵام بەردەوام سەرقاڵی وەرگرتنی چارەسەرن. وڵای هۆکاری مەگە خوا بزانێت من ئەوان دەنگ ناکەڵێن بەس ئەڵێن باشەبی زیادی نەگرەوە یعنی نەخۆشیەکەی من. تا چەند ساڵێک لەمەوبەر بە دەگمەن حاڵەتی توشبوونی منداڵان بە شێرپەنجە تۆمار دەکرا، بەڵام تەنها لە ساڵی ڕابردوودا 150 حاڵەتی توشبوونی منداڵان لە نەخۆشخانەی هیوا بە شێرپەنجە تۆمار کراوە. چکایەکێ لەو شتانی کە ئێمە ئێستا بە داتا لامانە و جێی مەترسیە 10 ساڵەمە و پێش بە دەگمەن دەتبینی منداڵێکی کورد لە تەمەنێکی 3 ساڵ و 4 ساڵە هەڵگری شێرپەنجە بێ. زۆربەی حاڵەتەکان لە ناوەڕاست و خواروی عێراقۆ بۆمان داهاوە، بەڵام ئێستا ئێمە پار نزیکەی 150 حاڵەتی نوێی شێرپەنجەی مناڵ تۆمار کرابوو کە حاڵەتی نوێ بوون، بەشێکی زۆری لە کوردستان و کورد بوون کە بەڕاستی ئەمە یەکێکە لەو زەنگە مەترسیدارانی کە نەبوونی ژیانێکی تەندروستە لە ئافرەتانە بە تایبەتی کەوانی دەست بە جگەرەکێشان و نێرگەلەکێشان دەکەن زۆرجار لە حاڵەتی دووگیانیشدا. بەڕاستی بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە شێرپەنجە لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە تا ئێستا توێژینەوەی وردی زانستی لەسەر هۆکارەکانی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە نەکراوە و بە داتاش نەسەلمێنراوە کام ناوچە ژینگەکەی پیس بووە و بۆ ژیان ناگونجێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، سلێمانی.